بۆیە ئێمە مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێت ئیماندار لە سۆز و خۆشەویستی و بەزەییان بەرامبەر بە یەکتری وەک یەک لاشەوە. براکەم ئێستا ئێمە هەر هەمومان یەک لاشەی. ئیدە اشتەکا منه عضو تەنها ئەم سەرپەنجەیەت تووشی ئەزیەت و ئازار بێت تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ئیتر لاشەی تۆ تا بەیانی تۆ بەخەبەری تا بەیانی تووشی ئازار و ئەشکەنجە بۆ ژیانت لاشەت. ئەمە واتە ئەگەر ئیماندارێک تووشی ئەزیەتێ بێت تووشی ناڕەحەتیەک بێت ئەبێت تۆش لە ماڵەکەی خۆتە ئەو چاو بەفرمێس کە تۆ چاو بەفرمێسک بیت، ئەو دڵی خۆشە تۆ دڵت خۆش بێت، ئەو نقستانی هەیە تۆش نقستانی تەبێت، ئەو عیبەی دەرکەوتووە ئەبێت تۆ بزانی ئەمە عیبەی خۆتە دەرکەوتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەک لە صحیح موسلم هاتووە ئەفەرمێ المسلمون كرجل واحد. براکەم ناڵێن ملیار و نیو یەک مسلمان هەیە هەمومان وەک یەک پیاو وای، هەموو مسلمانان نمونەی یەک پیاوێکن. إذا اشتكت عينه اشتكى كله. ئەگەر ئەم ئینسانە ئەم پیاوە چاوی بدا لە هێش هەموو لاشەکەی ئەدا لە هێش. واتە ئەگەر لە غەرب لەو پەڕی دنیا لە ئەندونوسیا لە هەر شوێنێکی ئەم جیهانە لە بۆرما مسلمانێک دەسی لێ ئەکەنەوە تایە ئەکەنە ملێوە ئەی سوتێنن واتە لاشەی تۆ سوتاوە ئەبێت تۆش جەرگت بۆی شان کات. هیچ نەبێ بەدڵ پێت ناخۆش بێت، هیچ نەبێ دەستکەیتە دوعاکردن فرمێسک هەڵبڕێژیت. المسلمون همو مسلمان كان كرجل واحد. إذا اشتكت عينه اشتكى كله وإذا اشتكى رأسه اشتكى كله. سري باليش أبي همو لا شي باليش باشا يسا إما همو من برا كانم وقيق لا شبين أندامي تو أندامي من بي لا شي تو لا شي من بي كيلا إما حزكا لا شي أندامي لأندام كاني جياني توشي آزار بيت. تصورناکەم ئێسا کەسان حەسکەن چاوتان ئێستا بالەیەش دەستان بالەیەش ئەبێ پێشت ناخۆش بێ منش ئاوام بەسەر بێت. برام ئەمە ئیسلام ئاوا تەکاملی ئیجتیماعی و پێکەوە ژیانە هێنێتە کایەوە.